دیارە دنیا لەم شەوەزە و تاریکیە دەژی پێویست بە هاتنی پێغەمبەرێکە دەبێت پێغەمبەرێک بێت و بێن پێغەمبەرە بەشەر بێ لێناو ئینسانەکانە خۆیان نابێ چونکە هەر کاتێک ئەم پێغەمبەرە بەشەر نەبوو مەلایکەتێک لە خارجی ئەم کۆمەڵگایە هات و خۆی ناساند کە من مەلایکەتم و خوا ناردوومی بە پێغەمبەر بۆ ئێوە ولو جعلناه ملكا لجعلناه رجلا ولبسنا عليه ما يلبسون هەمان گومان دروستە بۆیان و مەلایکەتە لە شۆ هاتووە چێ ناسیوێتی چی بینیوێتی چیە لە جنۆکە نییە چیە لە پیاوێکی درۆزن نییە چیە لە شوێنێکی خۆی دەرنەکراوە نا ئەبێ پێغەمبەرێک بێت 40 ساڵ ناو قەومەیە ژیا بێ خەڵک ڕازگۆیی و ئەمانەت و نەخوێندەوارێکی بزانن و بێ خەڵک وەکو خۆی بیناسن چونکە لە ناو شارێکە هیچ شتێکون نابێ بۆیە خی گەورەکە بیری پێغەمبەری خوا خاتەوە صلی الله عليه وسلم فەرمێ قل لو شاء الله ما تلوته عليكم ولا أدراكم به فقد لبثت فيكم عمرا من قبلي دی من ماوەی لەگ ناوتانە ژیاوم ماوەی وابزانم 40 ساڵیش کەم نییە بۆ ئەوەی کە ئینسانێکتری بناسێ تۆگە بتوێ کەسێ بناسی پرسیاری لەبارەوە بکەی کوڕ لە بابە کوڕی گەڕەکێکین پێکە و گەورە بووین شارێک هابووین جا کوڕی گەڕێکی ئەو کاتە چوە خەڵک ئایپاد و مۆبایل و تین نەبوو خۆی پێوە مەشغوڵکە هەموو خەڵک تێکەڵ بووە هەموو خەڵک ڕەچەڵێکی یەکتری ناسیوە کەسەکانی ناسیوە کەسەکانی هەڵسەنگاندووە ئەو زەمەنە لە شارێکی ئاوا بچکۆلەیە باڵێن لە شارۆچکەیەکی ئاوا بچکۆلەیە کە هەموو ئەندام و داشەکانی دیار بوون مەجال نەبوو شتێک ون بێ لە ناو خەڵکە مەجال نەبوو شتێک بشارێتەوە و خەڵک پێی نەزانێت لەبەرەوە هەموو شتەکان ئاوا بەسەردەسەوە بوون هەموو خەڵکەکان وەکو خۆی ناسراون و زانراون بۆیە دەبێت پێغەمبەرێک بێ خی گەورەکە فەرمێ فقد لبثت فيكم عمرا من قبله 40 ساڵ لە ناوتانە ژیاوم ئەفەلا تعقیلون بەس نییە 40 ساڵ حکم بی بەسەر ئینسانێکە لەسەر ئەساسی ئەم هەموو ساڵاوە بزانم کافیە